بە شانازیە زانم وەک جنێک سنەی بەشێک لەو پەند و شعر و مەتەڵە کوردی گەلتانە بۆ بخوێنمەوە. وەویکمان هاورد دەست و پاقەوی، نە سەڵامی هەست نەمانی نەوی، ژن مەردان بۆ لە بن بەردان بە، ژن نامەردان بۆ هەر سەرگەردان بە. بە زینگی نەمدی جفتێک کەوش لە پای، بە مردگی نیایان هەزار جفت لە لای. کراس کەتان شۆڕێتێ، سک لە برسیا قۆڕێتێ، خێزان ماڵ بەدەم گۆرێ ماڵە ئەڕوانێ. نییە لە ماڵیا شێو شەوێ، لوتەوانەی تەڵای ئەوێ. گیانم بکەن دەرزیاژن، بۆ شەر پێم بێژن قێخاژن. دڵم خۆشە دایک کوڕم، بە سک برسی بە کراس شڕم. هەر لە قەیمەوە بۆ ڕازداری ئەم شعریانە وتکە، ئەم مەتەڵیانە وتکە. قسە کەفتە 32 دیان ئەکەفێتە 32 ماڵ. بۆ پەشەناسکردن ئاوایان ئەوت، پوڵ چەرمک بۆ ڕۆژ ڕەش. یاوتی گیانە هەمیشە، قەومە ژنان پالەبەرە، قەومە مەردان دەربەدەرە. ئەگەر وە بمە کەلەی قەن، گیایی باوکم ئەمکا پەن. ئەگەر وە بمە گڵۆڵەی موو، دارایی باوکم ئەمدا شوو. کەسێ ئەشێ تیز بە ئاو گۆشت مردمکە، خۆی هاڵاوێکی لە تەنورا بێ. وەختێ گەورەی ماڵ نەمێنێ، ڕەحم و ڕیشەی لە بین براوخۆیشکا نامێنێ، کە لە قەیما ئەمەیانە وتکە. مانگا مرد و بڕیا دۆ، لە ماڵ خۆیان نامراوە بەگە، لە ماڵ مردما شامراوە بەگە. بۆ فیزنگەریش وایان ئەوت، لوتێکی کاتێرێ لوتێکی با. وەختێ باوک نامە، بۆ ئەوە برات جێگەی باوک بگرێتەوە، ئەمەیان ناوت، ئەیانوت برات گاوان بێ و ئومێد و باوان بێ. بۆ کەسێکیش کار لە وەخت خۆیان بواتە بەرەو، وایانەوت، کار بە وەختی پاوشای سەرتەختی. نازت دگەران هەر بە زوانە، نازت جگەران لە تێی دڵانە. دێت خوا ناحەقمە بێژم ئەمانە ئەشێ بە ئاو تەڵا بنووسێت.